سەنتەری ڕووناکبیری جاف لە شاری سلێمانی زنجیرە کتێبێکیان دەربارەی پەروەردە، گەشەپێدان، ڕۆشنبیری، فەلسەفە، زیرەکی دەستکرد بڵاو کردەوە. دکتۆر ئەرسەلان سەیدزادە سەرپەرشتیاری سەنتەری ڕووناکبیری جاف میوانە لەلامان و گفتوگۆی زیاتر دەکەین دەربارەی ئەم کتێبانەی کە تازە بڵاو بوونەتەوە. دکتۆر گیان بەخێر بێی. زۆر سپاس دەکەم. کار و چالاکیەکانی سەنتەری ڕووناکبیری جاف چین و بۆ چ مەبەستێک دامەزراوە ئەم سەنتەرە؟ سەنتەری ڕووناکبیری جاف زیاد لە 20 ساڵە دامەزراوە. کاری لەسەر ئەوە کردووە چۆن بتوانین ئێمە وەکو تاک خەڵک بنیاد بنین و چۆن بتوانین کاریگەریشمان لەسەر کۆمەڵگا هەبێ. لەبەر ئەوە لە کۆمەڵێ بۆرد پێک دێت، بۆردی پەروەردەیی بەجیایە، بۆردی ڕۆشنبیری بەجیایە، بۆردی کۆمەڵایەتی بەجیایە، بۆردی یاسایی بەجیایە. بۆ ئەمساڵ ئێمە بە پلانی پارمان کارمان لەسەر ئەوە کردووە ئێمە ئەو گرفتانێکی ئێستا ڕوبەڕووی تاک بووەتەوە لە کۆمەڵگا چییە، بۆ ئێمە بتوانین دەستنیشانی بکەین و بتوانین کەم تا زۆری ئاراستەشی بکەین. لێرەدا ئەومان بۆ دەرکەوت کە کۆمەڵێک گرفت هەیە، گرفتمان هەیە لە پەروەردە، گرفتمان هەیە لە خودناسی و تواناناسی مرۆڤەکاندا کە لە بواری گەشەپێداندایە، گرفتمان هەیە لە بواری ڕۆشنبیریە. بەڵێ ئێمە کۆمەڵی خەڵکمان هەیە کە خاوەن بڕوانامەی زۆرن، بەڵام ئایا خەڵکێکی ڕۆشنبیرن؟ ئایا کاریگەری ڕۆشنبیر لە کۆمەڵگەی ئێمە بۆ ئاراستەکردنی بەهاکانی کۆمەڵگا و بابەتە گرنگەکانی کۆمەڵگا کاری کردووە؟ ئایا ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ فەلسەفە چی بە ئێمە ئەگەیەنێ، هونەر چی بە ئێمە ئەگەیەنێ؟ لە کوی ئەم بابەتانە ئێستا شۆڕشێکی تەکنەلۆژیا هەیە کە پێ ئەوترێت زیرەکی دەستکرد. ئایا ئێمە چی بکەین لەگەڵ زیرەکی دەستکردا؟ ئایا بەجێی بێڵین بەبێ ئەوەی ئاگامان لێ بێ یاخود بتوانین سوودی لێ ببینین؟ لەبەرۆ کارمان لەسەر ئەوە کردووە کە 5 کتێب بەرهەم بهێنین، هەر یەکێک لەم بوارانە کە ئێمە دەزانین ئێمە پێویستمان بەوەیە ئەم بوارانە پڕکەینەوە و لەبەر ئەوە سەنتەری ڕووناکبیری جاف هەوڵی داوە کتێبەکان ئامادە بکە و لە شوێنەکە بیناسێنێ و بیگەێنێ بە خوێنەرانی خۆی. بەڵێ وەکو بەڕێزە باسە کرد پەروەردە و زیرەکی دەستکرد و فەلسەفە و ڕۆشنبیری لە کتێبە بڵاوکراوەکانی ئەم جارەی بەڕێستانە. ئایا کتێبە ڕۆشنبیری و فەلسەفیەکان کامانە بوون و باس لە چی دەکەن و بۆ هەڵبژێراون بۆ ئەم گوژمەی بڵاوکراوەیە؟ ئێمە لێرە یەکێک لە کتێبەکانمان کە ڕۆشنبیر و ڕۆشنبیریە قسەکردن لەسەر ئەوەی ئایا خەڵکی ئێمە کاتێک کە بڕوانامەیە بەدەست ئەهێنیە لە دوای ئەوە کتێب ئەخوێنێتەوە؟ ئایا ئەبدەیتی خۆی ئەکاتەوە؟ ئایا ڕۆشنبیر توانیوێتی کاریگەری خۆی هەبێ لە کۆمەڵگا؟ ئایا کۆمەڵگای ئێمە نخبە ڕۆشنبیرەکە ئەتوانێت ئاراستەی بکات؟ کابەتە لێرە ڕۆڵ و کاریگەری ڕۆشنبیرمان باس کردووە. دەبێت ڕۆڵی چی بێ لە دەستنیشانکردنی کێشەکانە و ڕۆڵی چی بێ لە چارەسەرکردنیە و ئایا ڕۆشنبیر توانیویانە لە کۆمەڵگا جێگە و پێگەی خۆیانیان هەبێ یاخود متمانی خۆیان لە دەستداوە، یاخود ئێمە توانی کۆمەڵگای ئێمە وای لێ هاتووە ئەو کەسێک کە پێی ئەوترێ نخبەی ڕۆشنبیر ئەوە تا لە شوێنێکا بۆ خۆی وەستاوە و تێکەڵی کۆمەڵگا ناکات. لێرە ئەم کۆمەڵە گرفتەمان هەر هەمووی باس کردووە کە دەبێت جارێکی تر ڕۆشنبیر لەو مەنتیق و بیرکردنەوەی کە خۆی هەیەی کە دووروەستاوە بێتەوە ناو کۆمەڵگا، کێشەکانی کۆمەڵگا چارەسەر بکات، بەشێک بێ لە کۆمەڵگا. بۆ ئێمە کاتێک کە قسە لەسەر ئەدەب ئەکەین بەگشتی ئەدەبێکمانێ پێوتری ئەدەبی ڕیالیزم. باشە ئەدەبی ڕیالیزم چ جۆرە ئەدەبێکە؟ ئەو ئەدیبەیە کە دا ئەبەزێتە ناو کۆمەڵگا، خۆی بەشێکە لە کۆمەڵگا، دەزانێت کێشەکانی کۆمەڵگا چییە. ئەی باشە ئەگەر ئەدیبانی کۆمەڵگاکەی ئێمە نەتوانن ئەم وێنایەمان بۆ بکێشن و ڕوونی بکەنەوە و لەگەڵ خەڵکی کۆمەڵگای خۆیان بنکەواتە ئیشیان چییە؟ لەم کتێبە زۆر بەڕوونی زۆر بە ئاشکرایی هاتوین جەختمان لەسەر ئەوە کردوێتەوە ڕۆشنبیر ئەو کەسە نییە کە لە چاوپێکەوتنێکی تیڤە بۆستێت و بێت ناوی ئەوە بهێنێ ئەمە کام نیگارکێشە زۆر گرنگ بۆ و کامێنەیە زۆر گرنگە، کام پارچە مۆسیقایی کە بیتهۆڤن و توێتی زۆر گرنگە. ڕۆشنبیر ئەو کەسەیە کە دەتوانێت ئەو وەزع ناهەموارە ناخۆشە ڕەشببینی کە هەموو دنیای گرتوێتەوە
بتوانێ بە گرێبی کاتەوە فراوانی بکات، بتوانێ ئاسۆیەکی ڕوون بۆ خەڵک بهێنێتەوە. ئایا ڕۆشنبیری ئێمە ئەم کاری کردووە؟ ئێمە ویستمان ئەم ئەمە بگەێنین. ڕۆشنبیران وەرن کاری خۆتان بکەن لە کۆمەلگا بۆ ئەوی بتوانین کۆمەلگایەکمان هەبێ بەر لەوەی خەڵک بێت لە دەرەوە پرۆژەیەکمان بەسەرا فەرزکە تێڕوانینێکمان بۆ بهێنێ بە ئێمە خاوەنی خۆمان بین. بەڵێ دەستان خۆش بێت. دیداری داهاتووتان یان پلانی داهاتووتان بۆ لا سەنتەری ڕۆشنبیری جاف چی دەبێت؟ من یەک پرسیاری بچووکی پێشوت ما بە ئەوە بۆ تەوزیح بۆ ئەگەڕێ بەسەرەوە. بەڕێستان قسەشت لەسەر فەلسەفە کرد. ئێمە یەکێک لەو بابەتانەی کە گرنگە باشە لەو زمانەی کە فەلسەفە زۆر بەرقەرار بووە، باشە بۆ بەرقەرار بووە. لە کاتێکا بووە بێهیوایی بێئومێدی خەڵک بێزار بووە لە خۆی ژیانێکی زۆر ناخۆش بەرقەرار بووە. ئەم فەیلسوفانە هاتوون 300 ساڵ 400 ساڵ پێش زاید بیریان لەوە کردوێتەوە چۆن مرۆڤ جارێکتر بگەڕنەوە بۆ دانایی، چۆن مرۆڤ بتوانێت دانایی خۆی لەگەڵ ژیانی خۆیان بگونجێنێ. ئێستا ئێمە زیرەکی دەستکردێکێکە لە کتێبەکانمان خەریکە هەموو جیهان دەگرێتەوە. ئەو کاتە ڕۆڵی مرۆڤ چی لێدی؟ ویستمانە وەڵامی ئەم پرسیارە بینەوە. هەر چۆنێ زیرەکی دەستکرد بێت لە هەموو گۆشەکانی ژیانە بوونی هەبێ پێویستمان بەوە هەیە جارێکی تر ڕۆحێکی ئینسانی بەبەرا بکەینەوە. پێویستمان بۆ هەیە مرۆڤ دەسیتی هابێت لە کارەکانیە. پێویستمان بۆ هەیە مرۆڤ بتوانێت بیرکاتەوە ئەگەر دانایی و فەلسەفە ژیانی ئینسانی جوان کردبێ ئێستا جوانتری ئەکاتەوە. ئەگەر بگەڕێمەوە بۆم پرسیاری ئێستات سەنتەری ڕووناکبیری جاف بۆ ئەم ساڵ تەبعەن ئێمە دەستمان کرد بەم زنجیرە کتێبە بۆ چونکە ویستمان جارێکی تر ئەو کەسانی کە پیان ئەوترێت خاوەن بڕوانامە ناڵم خوێنەوار، چونکە ئەوەی کە خوێنەوارە ئەخوێنێتەوە ئیلاقی بە بڕوانامەوە نییە. بەس ئێمە زۆر کات لە کۆمەڵگای ئێمە کەسێک بڕوانامی بەدەست هێنا واز لە کتێب ئەهێنەوە ئەزانێ هیچی نەماوەتەوە. چۆن ئاشتیان بکەینەوە لەگەڵ کتێبە، چۆن بتوانیت لە ڕێگەی کتێبەوە جارێکی تر ڕۆشنبیر بیتەوە. لەبەر سەنتەری ڕووناکبیری جاف یەکێک لەو کارانەی کە دەیکات و لە داهاتوویەکی نزیکە ئینشاڵڵا ئیشی بۆ دەکەین چۆن بتوانین کار لەسەر ئەوە بکەین ئەدیباری کۆمەلگای خۆمان، چۆن بتوانین هونەرمەندە جوانەکانی کۆمەلگای خۆمان، چۆن بتوانین بۆ گەنجەکانمان بیرمان لەوە کردوێتەوە کە پرۆژەیەکی هونەریمان هەبێ، چۆن بتوانین گروپێکی جوانی میوزیکمان هەبێ. لەبەر سەیرەکەیت ناکرێ ئێمە وەکو سەنتەرێک بەس خەمی ڕابردووشمان بخۆین، خەمی ئەم نەوە نوێیە نەخۆین.